بەداخەوە ئەم پاییزە ئەبێتە دووەم پاییز کە یەکێک لە شاعیرە هەستناسکەکانی کورد کە ئەویش ژەنەراڵی پاییزە بەجێهێشتین. ژەنەراڵی پاییز کە ناوی محەممەد عومەر عوسمانە شاعیر و نووسەری کورد لە مەراسیمێکی شایستەدا لە ڕۆژی 23 دەی 2019 لە گردی سەیوان لە شاری سلێمانی بە خاکسپێرە لە ڕۆژی 22 دەی 2019 و لە تەمەنی 67 ساڵیدا لە شاری سلێمانی و لە ماڵەکەی خۆیدا کۆتایی بە ژیانی خۆی هێنا. لە ساڵی 1957 لە گەڕەکی دەرگەزەی شاری سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە شاری سلێمانی تەواو کردووە و هەروەها لە سەرەتای لاوێتیەوە دەستی بە کتێب خوێندنەوە کردووە. لە ساڵی 1975دا دەستی کردووە بە نووسینی شعر و هەروەها بڵاوکردنەوەی بەرهەمەکان کۆی بەرهەمەکانی لە دیوانێکدا بە ناوی لە غوربەتە بڵاو کردوێتەوە. پاییز بۆ من نیشتیمانە خۆم غوربەتم لێم مەپرسە چییە غوربەت، ژیانی من ئاواری و تەنیایی و یەکدابڕانە. ژەنەراڵی پاییز دوو ماستەر لەسەر شیعرەکانی وەرگیراوە تا ئێستا و لە 4 نامەی دکتۆراش وەک سەرچاوەی سەرەکی بەکار هاتووە. شیعرەکانی بۆ چەندین زمانی زیند و وەردگێڕاون و لەلایەن چەندین هونەرمەندی کورد کراون بە گۆرانی و تابلۆی شێوەکاری نازناوی ژەنەراڵی پاییزی بۆ خۆی هەڵبژاردووە. شەوی پاییز ئەم شۆ خەڵکی شار پەنجەرەکانیان خڕدا خستووە. تەنیا من نەبێ پەنجەرەکەمەم خستووەتە سەرپشت. شێوەکون پێچی لە غەمی گەڵای زەل لێو ڕێژەکە هاکا بە باڵای دارێکی ڕووتە خوێنی خۆمەم ڕشت. لە قوچڵەکان بوونە هەزاران دەستی پڕنەزا و با تەرمی ملیار گەڵای شەهیدی داوە بە کۆڵە. ئەفسوس گەڵاکانە کەونە شێر پێ و سەرگەردانە بن لە گەرد و خۆڵە.